سڵاو لە بینەران و بیسەران بەناز سعیدم خۆشحاڵم لە پۆدکاسێکی نوێ لەگەڵتانم بۆ ئەمڕۆ خاتوونێکی بوێر خاتوونێکی پڕاوپڕ لە جوانی خاتوونێک پڕ لە لێهاتووی میوانی بەرنامەی پۆدکاستی پەیامە بێت خاتوو بەدرێ ئیسماعیل بەخێربەی خۆشحاڵم بەهاتنت خۆشحاڵتر مستازە خاتوو بەدرێ کەسێکی دیاری لە کۆمەلگای کوردیە خاتوونێکی زۆر لێهاتووی ئەمەوێ لەوەوە دەست پێ بکەم ژیانی مناڵی تا ئەم قۆناغە کە هاتووی چۆن گەشتووی بەم شتانە بەنای خۆی بەخشندەی میرەبان دەستخۆشی بە جەنابتان لێرەوە سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تەواوی بینەران و بیسەران طبعا مرۆڤ بە چەند قۆناغێکی خۆش و ناخۆشا تێپەڕە بێ بەندە ژیانی من وا بوو ئەزیزترین کەسم کە باوک بوو پشتیوانێکی گەورەم بوو بە 9 ساڵی خوای گەورە تاقی کردمەوە بێ باوک بووم بۆیە بە فلتەری بێ باوکی و ناڕەحەتی و کرێنشینی و هەژاری و هەموو ئەوانەدا تێپەڕیمەوە ناخۆشترین بوو بیرمە لە پۆلی یەکی سەرەتایی بە 5 ساڵی باوکم داخلی کردم لە 5 ساڵیە بە گوێگردانرام سواز بۆ خوارە و ساڵە بە یەکەم دەرچووم قۆناغەکانی خوێندنم بەسەرکەوتوو بێمانەوە بڕیوە تاوەکو تەنانەت پۆلی 5 سەرەتایی قوتابخانەی حکمی بوو و پاشان لە پۆلی 5 سەرەتایی و کاتە بە بۆنەی ڕژێمی بەعسەوە گوندەکان بە جۆرێک لە جۆرەکان مەنعکران لە شارەکان و وەکو ئێمە منتیقەی چۆنەڵی محەڕەمەی لێهات چوومە قوتابخانەی شۆڕش تاوەکو سەرەتایی و توانم بڵێم ساڵێکی ناوەندیشم لە قوتابخانەی شۆڕش ئەوە کرد بڕی و پاشان هەڵبەت لەگەڵەواندا زمانی فارسی و ئیسعافاتی ئەوەلی و خۆشنووسی و خولی کۆنفۆ و هەڵبەت مامۆستاکانمان نافرەت و بە زمانی ئەڵمانی گرنگی ڕەهامان پێدرا لە بەرەوەی لەنجا خۆشبەختانە لە دۆڵی جافایەتیە یەکەمی تەواوی قوتابخانەکانی ئەو دۆڵە بووم کە بریتی بوو لە چەند گوندێک زیاد لە 24 گوندە بوو یەکەمی ئەو مەنتیقەیە بووم سواز بخوا پاشان کەیتر بەعس کیمیابارانی کرد ئێمە هاتینە ناو شار و پاشان لەگەڵ ئەوەی کە لە 9 ساڵیدا خوای گەورە بە لە دەستدانی باوک کەمە ئازارێکی پشکن بۆ تاقی کردمەوە لەگەڵەوەدا دوای ئەوەی کە چۆنەڵی بەعس گوندەکانی کیمیاباران کرد و هاتینە ناو شار براگەورەکەم ئەنفال کراویش ئازارێکی زۆر قوڵ ئەگەر بێت و باسی کەساتی و برایم بکەم توانم بڵێم بەقیلاک لەم هەرێماوە لە ئەم کوردستانە پێی دڵخۆش بووم لە بەرەوەی کەسێک بوو مێژوو شایدێتی ئەوەی کە گوێی لەم بەرنامەیە ئەزانێت چ کەسایەتیەک بووە ڕۆشتین بۆ ئێران زۆر ناڕەحەت تەنانەت لە پۆلەکانی قوتابخانە ئەو کات کە بە ئەسپۆل گەڕا بۆ ئەوانەی کە بۆ نمونە برایان پێشمەرگەیە یا برایان فیرارێ ئەشتێک لە مابەتانە هەموو کاتێک چۆنەڵی لەو قەلەقی و مەعانات و ناڕەحەتیانە ئاژیان تا ئەوکوی تر ژیان بە قۆناغبەندی ڕۆی تا ئاوارەی ئێران بووین لە ئێران دیسان هەر بە مناڵێکی چۆنەڵی هەڕووک و پڕتاقە وزە بووم بۆ نەوەستام چونگەی لەوێ لە ئاوارەیە 8 مانگماینەوە دەستم کرد بە نووسین بوومە نووسەر لەگەڵ مجەلەکانی کوردستان و هەڵەبجە و کیمیاباران و هەتا دوایی و چوومە ئیسعافاتی ئەوەلی فریاگوزاری خێرا لە ئێران بڕوانامەم لێ وەرگرت دوای گەڕانەوەم دیسان دەستم کردەوە بە خوێندندا بڕابووین بار و دۆخ نەیهێشت ڕێگەی نەدا خوێندن بکەم لەبەر ئەوەی بە بار و دۆخێکی ناڕەحەتاتی ئەپەڕین کرێنشین بین باوکم نەبوو برای گەورەمەن فال کرابوو بۆی مەجبور بیشان بەشانی دایکمان خەریکی کار بین ئیتر لە کارگەیە کارە دەکرد چنینە دەکرد ئیشی دەست دەکرد هەشتێک لە ئەرمهم تۆ قوتی ڕۆژانە و مانگانەی کرێنشینی پەیدا بکەی بۆی ئێستا من و ئازارە لە یاد ناکەم بە قۆناغی بێباوکیا ڕۆشتوم بە قۆناغی کرێچێتیا ڕۆشتوم بە قۆناغی هەژاریدا ڕۆشتوم هیچ کاتێک ئەو ناڕەحەتیانە بیر ناچێتەوە بۆیە لە ئازارەکانی بەرامبەرم تێگەم لەگەڵ ئەو ژینگەیە ڕۆیشتوم ژیان درێژەی کێشا و زاری کەسێکتەیەکی کە ئەزانی هەژار زۆریش هەموو کاتێک بێباوکێک بەخۆم ئەشوبهێنم کرێنشینێک هەژارێک قەرزارێکە تا دوایی الحەمدوللیلا لە پۆلی 5 سەرەتاییەوە بە بۆنەی هەڵبژاردننی هاوڕێی باشەوە دەستم گەیشت بە ئاینی پیرۆزی ئیسلام لە دوی ناوەندی بە تەواوەتی ئاشنابووم بە ئیسلام هەر ئەمڕۆ کە دەستم بە دەرس خوێندن کرد 3 ڕۆژ دوایەوە مامۆستاکەم ئەرکی وتنەوەی دەرسی پێسپاردم لە کۆڵانەوە دەستم بە وتنەی دەرسێک کرد دەرسی دووەم لەسەر تەنورێک وتەوە دەرسی سێم لەسەر ڕاخەرێکی گوێنی لەسەر چیمەنتۆیەکی سار لە زستانێکی سارداوتە لەبەر ئەوەی
هەم ماڵەوە مانیع بوون هەم هێزی ئەمنی بارودۆخی ئەمنی ناجێگیر بوو ئاوا دەستمان پێکرد لە خوێندکارێکی 6 ساڵانی بەردەرگاوە گەیشتە سەدان سپاس بۆخوا کە ئێستا کۆمەڵێک بانخوازمان پێگەاندووە ئێمە بە تەلەبێ ئێوان ناشێن لە زۆر ڕۆوە ئێمە چوینە ژینگەیەکەوە تەواوی ئەو ژینگەیە فرەتانیان نەخوێنەوار و مەحڕوم بوون لە خوێندن مناڵەکانیشیان گەنجەکانیشیان مێر منداڵەکانیشیان ئەنی تەواوی ئافرەتان مەحڕوم بوون لە خوێندن بۆیە هەستین بەکردنەوەی خولی خوێنەواری بۆ 300 و قسوور ئافرەت ئەوانەمانکردنە کەڵەبانخوازێک ئێستا زۆر لە پێش ئێمەوەن ئەلحەمدوللا سا لە شار و شارشکەکان ئەسپی خۆیان تاودا و جێگە دەستمان لێەوە دیارەکە چۆن ئافرەتە مەکەیەکان هیجرەتیان کرد بۆ مەدینە ئەو هەست و سۆزان هەبوو منیش ئەو خاکە بە خاکی هیدایەتی خۆم دەزانم و زۆر خۆشحاڵم بست بە بستی ئەو خاکە مێژووی سەروەرانی تیا دوایی لە مێژوو ئیسلامەتی و دەعو بانگەوازە خوای گەورە چۆنەڵی نسیبی ئەوە کردم کە چوومە قۆناغی هاوسەرگیری لە دوای 4 مناڵ دەستم کردەوە بە خوێندن و شەری ئەم خوێند کاری داعەویم لە 5 سەرەتایی و دەست پێ کردووە کاری سیاسیم لە 92ەکەوە دەست پێ کردووە کاری سیاسیم ئەتوانم بڵێم لە تەواوی فلتەرەکانی پلەی حیزبی لە لایەنگر شانە پۆل ڕێکخراو لە ناوچە لەق سکرتاریەت سەرکردایەتی تا تەواوی فلتەرەکانی حیزب بەڕیزبەندی بە قۆناغ 4 ساڵ بڕیومە 7 ساڵ بەرپرسی ئەنجومەن بووم 4 ساڵ ئەندامی لەق بووم 5 ساڵ ئەندامی سکرتارەت بووم 5 ساڵ ئەندامی سەرکردایەتی بووم پاشانیش چوومە پەرلەمان دوای 4 مناڵ خوێندنم کرد و تا ئێستاش بێدابڕان لە کاری دەعاوی و پەروەردەیی و ڕاوێژکاری خێزانیم و لەو ڕۆژەش و دەستم کرد بە کاری دەعاوی دەستێکی باڵامان هەبوو لە گەیاندنی کوڕوکچەکان بە یەکتری سەدان کوڕوکچمان بە یەک گەیاندووە بۆ لەبەرەوەی پێغەمبەری سەرۆرە فەرمی عەلەیهی سەلام هەر کەسێک 2 کەسی ئیماندار بە یەک بگەێنێ وەکو وای هەموو حیات و ژیانی شەو نوێژ بێ ئاوا دەستمان پێکرد سەرکەوتوو بوون لەشتان معجیبم بەوەی کە خاتوونێک دوای 4 مناڵ دەستکابە ئەو هەموو کارە ئەوەی کە جێگەی پرسیارە ڕەنگە لای زۆر ژنان پرسیار بێ چۆن ژنان بەو هەموو خات و بەدرێ بەو هەموو ناڕەحەتیە ئەوەندە لێ هاتوانە ئەتوانێت هاوسەنگی نێوان خێزانەکەی و دەرەوە ڕابگرێ ژنێک کە گوێی لە تۆ ئەبێ حەز ئەکا وەکو تۆ بێ چی بکا بۆ ئەوەی ئەم کارە بکات پێشم شتێک ئەوەی دەزایاتە هەر کارێک یەکەم پشت بەخوای پەروەردگار بەستێ ئامانجێکی پیرۆزی هەبێ و هاوسەنگ بێ لە تەواوی کایەکانی ژیان توانم بڵێم هاوسەنگی ڕابگرێ لە بینی سیاست کۆمەڵایەتی خێزان مناڵ پیشە هەموو ئەتوانێ ئەوانە بکە بەڵام قوربانی دەوێ ڕەنج و ماندووبوونی دەوێ بەرگەگیری ئەوێ لێبڕانی ئەوێ قورسە بۆ ئافرەتێک دڵی هاوسەرەکەی ڕابگرێ و کۆمەڵەکاری لاستۆ بێ بەڵام دەبێت لە ئافرەتێکی طبیعی نۆرمەڵ زیاتر وزە سەرف بکە سەختە بۆ ئافرەتێک کە کاری وەزیفی و سیاسی هەبێ لەگەڵ ماڵە خەزورانی دابژی و ئێستاش کە هەوا جێگەی شەرەفە خەسوم لەگەڵ مناژی و 9 ساڵیش خەسوم لەگەڵ ماژیاوە کەی ترک سەرگەورە بووی خێزان و بەرپرسیارەتی و میانداری زۆرە بێ هاوسەنگ بووم لەگەڵ ماڵە باوان ئەتوانم بڵێم لە زۆرێک لە خزمە نزیک و خۆشکوبراکانم زیاتر سیلی ڕەحم و پەیوەندی خزمەتیمەیە لەگەڵ ماڵە خەزورانم بە ئەندازێ ماڵە باوەک زیاتر تێکەڵ و بەرکەوتنی زۆر ئیجابیمان هەیە بۆ کاری وەزیفیم خۆم یەکلا کردوتەوە بۆیە بە پلان و بەرنامە کارەکانی ڕۆژانەی خۆم ڕێگە خەم لەم ڕوانگەیەوە چۆن ئەڕوانیتە ژنانی هەرێمی کوردستان منەڵەم ئافرەت خۆی گەورە دروستی کرە زۆر بە قوت و بەهێزە توانایەکی ڕەهای هەیە بۆیە هیچ کاتێک ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی ئیسلام ئافرەتانی سەردەمی پێشین لە مەیدانەکان جێ نەماون سەیری مێژووی ئیسلام کە لە مەیدانی بەیعەتدا ئافرەتان پێشەنگ بوون لە مەیدانی هیجرەتدا ئافرەتان پێشەنگ بوون لە مەیدانی عیلمدا ئافرەتان پێشەنگ بوون لە مەیدانی جیهاددا ئافرەتان پێشەنگ بوون لە تەواوی کایەکاندا لە سەردەمی پێغەمبەری پێشەوەش عەلەیهی سەڵات و سەلام ئافرەتان پێشەمون کەواتە ئەمەوە دەرەخات ئافرەتان توانایەک و قودرەتێکی بەهێزیان هەیە خوای گەورەش باسی لەوە دەکە ئەگەر وانە بێ خوا چۆن دەیکا بە ئینتاج و بەرهەمێنی مناڵ
چۆن نازناوی دایکایەتی لێ ئەندرێ، چۆن قووەت هێزی 9 مانگ هەڵگرتنی مناڵ، 2 ساڵ شەونەخۆنی و شیرپێدان، پەروەردەکردن، قوتابخانەیەکی بەهێز، پردی پەیوەندی بەهێز بۆ مناڵەکانی، بۆ یافرەت بەهێز و گەورەیە، بەس ئەوەندە بتوانێ وزەی خۆی توانای خۆی سەرف بکە و توانای خۆی بە خەرج بدە، ئەتوانێ ڕۆڵ ببینێ جێبەجێ خۆی جێ بێت. ئێمە ئافرەتانێکی کەممان هەیە بەو شێوازەی بەڕێستان لە کۆمەلگای کوردیە. بۆچی ئەو کێشانە چین کە ئافرەتانی ئێمە ناتوانن بێنە پێشەوە لە کۆمەلگا لە هەموو بوارەکانی ژیانە؟ یعنی سیرەکی ئافرەتانێکی زۆرمان هەیە تەنها بەس بە کاری ماڵداری کاری ماڵداری کارێکی زۆر گەورەیە، بەڵام لەگەڵەوەشە ئەگەر بێت و بچێتە هەندێک بواری ترەوە دڵنیام کۆمەلگا پێشکەوتوترە بێەوە لە واقعی جیهانیشە ئەمە ئەبینین. کاتە ئەو کێشە و بربەستانە چین کە ڕێگرێ لە کۆمەلگای کوردیا بۆ هاتنە پێشەوەی ئافرەتان؟ مامۆستا بەناس، هەر کەسێک بوو بە خاوەنی پیشەیەک مستەحیلە بەرکەوتنیە بێت، دژبەیەکێکیە بێت، بەرکەوتنێک کە پێدەچێ لە فەرماگەکەت ئەنتیهۆتۆیەکە بێ، لە خێزان و خانەوادەکەتدا کۆسپولەمپەر هەبن، بۆڵەکردن هەبێ، ناڕەحەتی و تەنگە تاوکردن هەبێ، ئینفعال هەبێ، یەئس و ناڕەحەتی هەبێ، هەموو ئەمانە دەبێ ئافرەتەی پەڕێنێ، نابێت تەسلیم بێت، نابێت چۆکدا بدە، نابێت خۆ بەڕاستی خۆی جێبێڵێ بۆ ئەقڵیەتی هەندێک لە کۆمەلگا هەمووینە بەشێک لە کۆمەلگا، نابێت تەسلیمی واقعێک بێ کە توانای ئافرەت بە خەرج نەدا. بۆیە ئافرەت نابێ ئیشەکانی خۆی بە بەرامبەرەکەی یا بە ڕەگەزی بەرامبەر یا بە کەسێکی تر جێبهێڵێ، نابێ پەکی کاری خۆی بخا بەبەوەی کە هاوسەرەکەم هاوکارم نییە، کوڕەکەم هاوکارم نییە، براکەم هاوکارم نییە، باوکم هاوکارم نییە، ماڵ و مناڵم ڕێگریم لێ یەکەن. نا، ئەبێ ئافرەت ئەوەندە ئیرادەیەکی بەهێزی هەبێ ئەوانیش بۆ خۆی کەسب بکە. باشە، ئەمە ئەم با بۆ پرسیارێک وەکو ژنێک کە لە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵا بوویت، بۆچی ژنان لە سێکتەرە هەستیارەکانی دەسەڵاتە نابینرێن یا زۆر کەمن یاخود هەرنین؟ مەسەلا وەکو سەرۆکاتی بێت، چ لە حیزبەکانە بێ و چ لە دەسەڵات بێت، و کەمترین خاوەنی کەمترین قەراراتن. بۆچی ئایا ئەمە ئەم بربەستانە چین؟ ژن خۆی نایەوێ یاخود ڕێگری هەیە لە بەردەمیاوە خاوەنی قەرارات و بڕیار نین لە ئاستەکانی سەرەوە؟ ئوستازە بەناس، ئەم بابەتە جاران ئەیان خستە پاڵ ئیسلامیەکان کە ئافرەتانی ئیسلامیەکان مافیان پێنادرێ، ئازادیان پێنادرێ، توانایان کەمە پێناگەن تێناگەن، بەڵام ئێمەوەکو مێژووی باسم کرد بە مێژوو ئیسلام وەڵامیانە دەینەوە. کۆمەڵگەی ئێمە جارە زۆری ماوە کە هێشتا بگاتە و قەناعەتی کە توانای ئافرەت ببینێ یا هەردانی پێدا بنێ. ئێمە نمونەی جوانی جەوهەری گۆهەریمانە، 2 خانمە پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵ بووین، وەرە پێوەرێک بکە بۆ کارەکانی من و هاوپیشەکەم. لە 4 ساڵ و نی پەرلەمانتاریدا چیمان لە براکانمان ئەگەر زۆر بە زیادەوە نەکرد بێ کەمتر کردووە لە مەیدانی ئەمەلدا. بڕۆرەوە بۆ یوتیوبی پەرلەمان، بۆ سایتی پەرلەمان بزانە، هەم لە راپۆرتی چالاکیە بە چالاکترین پەرلەمانتار ناوزەند کرابووین، هەم لە ئەو ڕێکخراوی پێی کە بە دوواداچوونی کرد ئەو ئافرەتانی کە زۆرترین حضوریان هەبووە لە پەرلەمان، غیاباتیانە بووە، زۆرترین قسەکردن، زۆرترین مشارەکە، زۆرترین نووسراوی ئاراستەکراوە، زۆرترین بە دوواداچوون ئێمە بووین. بۆیە ئافرەت هیچ کاتێک توانای لە پیاو کەمترنی ئەوتوانە بڵم ورترە و دڵسۆسرە، بەڵام بەداخەوە کۆمەڵگەکەمان ماوێتی. لە دام و دەستگای حکمی و کەرتی تایبەتیش هێشتا ئەو دانان بە ئافرەت و توانای ئافرەتەیە ئەوە نەبووە. ئێمە کە کاتێک یاسای کارمان دەرکرد جەختمان زۆر لەسەر خاوەن کار کردەوە لە کەرتی گشتی و کەرتی تایبەت. بۆ دەبێ ئافرەت ئەزل بکرێ، بۆ دەبێ مافی دایک بوون و ئیجازەی دایکاتی پێ نەدرێ، بۆ کاتێک کە بوو بە دایک ئەبێ بە هێڵی سوور و بێ مافەکرێ و بێ ئیژەکرێ لە کەرتی تایبەت وە دەرەندرێ. تەنانەت خاوەنکارێک عەقڵیەتی وا بوو کە خاوەنی چەند کۆمپانیایەک بۆیوێت من ئەگەر ئافرەت بێ بڵێ زەواجم کردووە وەری ناگرم لە بەرەوەی زام سبێنێ مناڵ دێتە بوون، ئیشەکەی من زەرەرەکات. بۆیە هاتین توانای ئافرەتمان لەم پرۆژەیاسایە زەخ کردەوە کە دەبێ ئافرەت ڕۆڵی پێ بدرێ، ئافرەت توانای هەیە ئافرەت لە هەموو مەیدانەکانە. لە ڕووی سیاسیەوە بابزانین ئێمە پەرلەمانتار بووین، کاری سیاسیمان کردووە، چیمە لە پیاوان کەمتر بووە. لە ڕووی تەندروستیەوە ئافرەت توانایەکی کەمترە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە
لە ڕووی خێزانیەوە لە ڕووی دایکایەتیەوە لە تەواوی سێکتەرەکان ئافراد نەتوانم بڵێم لە پیاو زیاترە ورترن دڵسۆسترن بەڵام کۆمەڵگەکەمان جارێ ماوێتی دانی قۆناغی بەسەردا هاتووە گۆڕانی بەسەردا هاتووە هێشتا بەڵام ماوێتی کۆمەڵگەکەمان لە چاو ساڵانی زوو کە جاران باسی لە سەداسی پەرلەمانە کرا بۆ ژن کۆتا شێرگیرە بوون ئێستا باسی کۆتا هەر ناکرێت دەڵێن واجبە ضرورە گرنگە کە بێ ئافرەت لە پەرلەمان بێ بەندە تەکلیفی جەنابی مام ساعلی باپیر بوو تەکلیف وتی وەکو تەکلیف نا وەکو ئەمرت پێ دەکەین کە پێویستە لەوێ ببی لەبەرەوەی بە فەزلی خوا ئەدایەکی باشمان کرد ئێمە وەک حیزبەکەمان لە ناوەندی بڕیارە بووین لە ئەنجۆنی باڵاوە تا شۆڕە بێتەوە بخوارەوە هەین لەبەرەوەی ئەزانین ئیسلام ئەو مافیداوە بافرەت و لە کایە سیاسیەکانە لە ناوەندی بڕیارە لە تەواوی جونگەکان و تەواوی ئۆرگانەکانی حیزب بافرەتمان پشکی شێری بەرکەوتووە بەڵام کۆمەلگا ماوێتی لە واقعەتێ بگات خات و بەدرێ وەکو بانخوازێک وەکو ئەندامێکی پێشوی پەرلەمان دنیایەک چیرۆکت لەلا هەیە دنیایەک چیرۆکی قورس و کاریگەر ناخەژێنت لایەوە چیرۆکی خۆشیشت لای ئەمە یەکێک لەو چیرۆکانی کە زۆر کاریگەر بووە لەلات بۆمان باسکەی لە مەجای داعاویە لە مەجای پەرلەمانی لە هەردوو مەجالەکە ئەوەی کە چۆنەڵی لە مەجای پەرلەمانیە بۆی ئازیز و خۆشەویستی بخەمە ڕوو ئەلحەمدولیلا زۆرێک لەو کەسانی کە بەستم سزادرابوون ئازادمان کردوون یەکی لەوانە خاتوونێک کە بەلایک و کۆمنت سزایەکی قورسی بەسەرادرا بوو کە تیرۆر بوو بە نەخۆشێکی قورستاقی بوویەوە دەیان جا لێرەوە چوومەتە هەولێر بە ئاراستەکردنی نووسراو بەکاری ڕێکاری پەرلەمانی بە سیفاتی بەپەلە بۆ سەرۆکاتی پەرلەمان بۆ سەرۆکایەتی هەرێم بۆ حکوومەت و ئەنجومەنی وەزیران بۆ دەستەی مافی مرۆڤ خۆشبەختانە ئازاد کرا و ئێستا لە چۆنەڵی ئامێزی مناڵەکانی لە ئامێزی دایکایەتی و چۆتەوە ئامێزی دایک و باوکی یەکێکی لەوانە گەنجێک کە پۆلی 12 بوو 12 ساڵ سزادرا بوو مەحڕوم کرابوو لە خوێندن کاتێک هاوڕەکانی لەگەڵ منی پەرلەمانتارە هاتن بۆ مواجەی ئەوان دکتۆر و ئەندازیار بوون وتم هیچم نەکرد بێم 4 ساڵە هەوڵی ئەوە دەدەم ئەم ڕزگار بکەم سپاس بخوا 5 جار لەگەڵ داواکاری گشتی دانیشتم خۆم ئاگادار و ئامادەی راپۆرتەکە بووم کە ئاراستەمان کردم کەسە چاکساز بۆ بە کەڵکیشیان دەدێ بۆ کۆمەلگا ئاراستەی دادگامان کرد و لەگەڵ دادوەری پەیوەندی داریشە پەیوەندیم کرد ئەلحەمدا و ئازاد بوو 22 ساڵ سزادراوێک بەستەم بە 14 دەفتەر سڵح بە بکەری تاوان بە وەکو بەرزەکی بانان بۆی دەرچوو بوو ئێمە پەڕاوەکەیمان بۆ لای دادوەر ڕزگار بوو 22 ساڵ 18 ساڵێک کاتێک چوومە پەرلەمان ڕاوێژکارێک پێوتم ئەم 4 ساڵە هیچت نەکردبێت تەنها ئەمە بکە گەنجێک لە 16 ساڵیا سزادرا بوو گیرا بوو کاتێک ئازاد کرا کوڕەکەی وەکو خۆی وابوو خێزانەکەی حملی 2 مانگ بوو وتی بەس ئەمە بکەم 4 ساڵە ئەم ڕاوێژکارە ئەو ئامۆژگاریی وەرگرت تەواوی تاقی خۆم سەرف کرد ئەو چەند کەسێکی وەکو ئەو بەستەم سزادرا بوو ئازادم کردن کە سیەکانی بۆ بوو بەبەت بەردەوام بە جیهازێکی غاز عفو ئەوەی تۆنەفس هەم بە جیهازێکی غاز هەم بە جیهازێکی ئەلکترۆنی کارەبایی لەگەڵ کۆمەڵک عیلاجی ترە بەردەوام ماگانە بای 4-5 وەرەقە عیلاجی دەویست مامۆساڵی باپیرەوەی بۆ دەستەبەر کرد بوو مناڵەکەی لێ دەرەوە لە ئەستۆگر بۆ خزمەت و مەساریفی ئازادمان کرد و قاچێکیشی بە دەرزیەک بە پیلان لە ئیشکە و بوو عەرەبانە ئەڕۆشت کاتێک نامم بۆ دێ بە چەپکە گوڵێکە و پاڵی بەدارێکەوە یاوە ڕاستی سەبەدار شەقەڕوە خۆشی خۆی نیشاندا ئەمانە دەستکەوتن زیاد لە سەدان گەنجی بەژمەینەتی خۆپیشاندەر و بەستەم کە گیراوە ئازادمان کردوون 15 ڕۆژ لەگەڵ خوێنکارەکان بووم بۆ دەرماڵە 15 ڕۆژ لەگەڵ خوێنکار چەند ڕۆژێک لەگەڵ خوێنکارەکان بووم بۆ فۆرمیۆزان کۆلاین هەموو خۆپیشاندانەکان لەگەڵ مامۆستایانی گرێبەز بووم بۆ هەمیشەیی بە ڕێکاری پەرلەمانیش 27 یاداشتم بەس بۆ ئەو ئاراستە کردو لەگەڵ مامۆستایانی وانە بێژ بووم بکرێن بە گرێبەست لەکوێ پێویستیان پێم بوو بێ لێوە هەبوو ئەوە جێگەی خۆشحاڵیە چیرۆکێک لە کاری دەعو بانگەوازمە کە الحەمدولیلا زۆرێکمان هەن بەس ئەوەی کە بۆ مای دڵخۆشی من وەکوت میس ئافاتی ئەوەلیم لە ئێرەش بینی و لە ئێرانیش چوو منە خۆشخانە مڕافقی نەخۆشێک بووم ئەو کاتە قەیرانی دارایی هەبوو منتەسیبەکانمانیان گرت بوو من تەواوی قاوشەکان ئیشەکان مەکرد ئاو هەڵواسین و دەرزیلیان و هەتا دوایی
بینیم چوومە ژوورێک ئیلاج بکەم سێرەکم مامۆستای سەردەمی مناڵیم کە مامۆستای کۆنفۆم بوو بە زمانی ئەڵمانی داخلی نەخۆشخانە کرابوو تەندروستی ناجێگیر بوو بەڵێ ئەو مامۆستایم بەداخەو ئیلحاد بوو هاوسەری بە هەمان شێوە تاقە کوڕێکی هەبوو بە هەمان شێوە دەتم فرسەتە کاتێک چوومتە من فڵانم سەری سوڕمەکاوە گەورە بوو بە فرسەتم زانی تەواوی پێداویستەکانم بۆ جێبەجێ کردوەکو چارەسەری دەرمان و خزمەتکردنی بەرەوەی لە شوقین قاوش یافرەتان بوو نابووایە کوڕ هاوسەری بێ و هەموو شەوێک نامیلکەیەکم بۆ خوێندەوە تیمادەم ئەوەندە دڵسۆز و جەریئی تەلەبەیەکی وەفادار دەرچووی وعدت پێدەم کە تەوبە بکەم بێمە ناوازنەی ئیسلام باڵاپۆشی بکەم بە ئیلحاد داخلی نەخۆشخانە بوو بە باڵاپۆشی چوە دەرەوە کاتێک هاوسەر و کوڕەکەی هاتنبی بەنەوتێ ئێستا بێ لە بەردەمی بەدرە پەیمانم پێ بدەن کە بێرە ناوازنەی ئیسلام ئەو بۆ من دەستکەوتێک بوو کە کورتی دەکەم و زۆرێک لە مەسیحیەکان و لە کای پەرلەمانیمانە کەسانی دوودەدین و کەسانی نوێژ نەکەر و کەسانی ناباڵاپۆش و کەسانێک کە زۆر داوامان گەیاندا مەیدانی پەرلەمان زۆرێک لەوێژە الحەمدوللا بوونە باڵاپۆش ئەوانە خۆشترین چیرۆک بوو لەلات کە لە ئەو فترەی کارکردنتە سپاس بۆخوا قورسە کاری پەرلەمانی ئوستازە شەو ڕۆژی نییە 24 کاتژمێریە بەردەوامە بێ لە سنگەردابی بەردەوام دەبێ لە کاردابی بەردەوام دەبێ لە مەیدانابی بەردەوام دەبێ لە تاقە سەرفکردنابی لە بەرەوەی تۆ نێنێری گەلێکی نابێ سست و تەمەڵ بێ نابێستی بەرپرسیارەتیت نەبێ بۆیە کە بەردەوام لە کاردای قورسە بەڵام کاتێک کارێک بەدەستەوە دێ و نەتیجە هەیە جێگەی خۆشحاڵی یەکێک لەو کارانی ترێت مامۆستا بەدریە پێم وابێ بە شودانی کوڕان و کچانە جا پێم خۆشە لەسەرەوە بابەتە گفتوگۆیە بکەین تۆ سەرباری ئەو هەموو کاری کە هەتا ئەنجا هێشتا لە هەوڵای بۆ بە شودانی کوڕان و کچان چۆن ئەمە ئەەکەی یان خەڵک داواکاریت بۆ هێنێ یا خۆت هەوڵی بۆ ئەدەی بەیەکیان ئەگەینی یا خەڵک پێت ئەڵێ مامۆستا بەناس لە ساڵی 1992 بۆ 92 کە هاتمە ناو بازەی ئیسلام لە 94 چاوەگوێم کرایەوە بە چۆنەڵی گرنگی کۆمەڵگە زەڕوریاتەکانی کۆمەڵگە و من کەوتمە مۆقعێکەوە بۆ کاری ئەو کۆمەڵێک کوڕان و کچانمان هەبوو کە حاجەی هاوسەرگیریان هەبوو معنی مناڵکارێک بووم ئەتوانم بڵێم 18 ساڵ بووم دەستمدای ئەو پرۆسە پیرۆزە الحەمدوللا سەدان گەنج لەسەر دەستی ئێمە هاوسەرگیری کردووە کە بە یەک ماگەیاندون من کاری دەعو بانخوازی لە خوێنمایە ئەتوانم بڵێم ئەمیش بەشێکە لە خوێنما کە بە ئەرکی سەرشانی خۆمی دەزانم بە ئیشێکی زۆر گرنگ و پیرۆزی دەزانم هەتاوەکو تواناشم هەبێ دەستی لێبەرنادەم و هاوکارە بم بۆ تەواوی ئەو خۆشکوبرانی کە پێویستیان پێم بێ بیانەوێ ئایا هاوسەرگیری بکەن هەم لە ڕەگەزی نێر هەم لە ڕەگەزی مێ هەم کوڕ هەم کچەکان و ئەو ستایلت پرسی چۆن من دەستم دەگات بە ئەوانەی کە داوای هاوسەرگیری دەکەن لەبەر ئەوەی وەکوتم لە 94ەوەم پرۆسەیەم دەست پێ کردووە سوپاس بۆخوا چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان ناسراوین و مێژوو شاهیدە وی ڕاستەوخۆ پەیوەندی بە خۆمەواکەن هەم لە کچان کامە شەرەفمەندیە ئەمە سونەتی سەحابەکانی پێغەمبەری سەرناڵی سەڵات وسەلام هەم لە کوڕانیش بە زیاتر کوڕان ئێمە بازاڕی کچانمان چۆنەڵی محتەشەمە ڕێز لێ گیراوە ئیسلام ئەو مەکانەت و سوڵتانی بوونەی بە ئافرەت داوەکە داواکراوە بێنەک داواکار بێ بۆیە زیاتر کوڕانن کە ئەو تەکلیفاکەن منیش بەردەوام چاو ئەگێڕم چ کچێک لە قۆناغی هاوسەرگیریە چاکە بۆ کەسی باش دەستەبەری بکەنەوە بۆ من چۆنەڵی گرنگترین و پیرۆستترین پیشەیە لەگەڵ کاری هاوسەرگیریم بۆ گەنجان ڕاوشکاری خێزانیمانەیە سنتەرێکی ڕاوشکاری خێزانی ڕاوشکاری خێزانی خۆشترین چیرۆکێک کاریگەرترین چیرۆکێک کە لە مەسەلەی بێگەیاندنی کوڕان و کچانە ڕۆبەڕووی بووەتەوە چییە؟ وەڵاجا چیرۆکەکان زۆرن و هەمە چەشنیشن ئەوەی کە چۆنەڵێ توانم بڵم لە بینی خۆش و ناخۆش و ئیحراجیە بوو جارێک ئەڵێ تەمەنێکی زۆر ئەوەم نەبوو ڕۆیشتم کوڕۆکچێک بێگەێنم لە شارۆچکەیەکەوە بۆ شارۆچکەیەکی تر ستایلەکەمان وا بوو من هەرێستاشەوە قاعیدەمە نابێ هیچ کاتێک کچەکە بزانێ لەبەرەوەی کچ هەستی ناسکە بە هەچی بریندار نەبێگە ڕەفز لە کوڕەوە بوو لە پێشا کوڕا بەنەهێنی کچەکە ئابینێ بێ ئەوەی بیبینێ یا کچە هەستی پێ بکە هیچ کۆمنتێکی پێدرابێ
بەکینایە بە شێوەیەک وەڕێگەخەین کە کوڕەبی بینێ نەک لە شوێنی داخرا لە شوێنێکی کراوەوە کەزانیمان لە 100 کوڕەوەکەیدا بابەتەکە لەگەڵ کچەکە فەتحەکەین کۆمەڵێک فلتەر و قۆناغی ئەوێ مادووبوونی ڕەهای تێدایە جارێک لە شوێنێکی کراوەدا ئاوە بەرامبەر بە کچێک وەستان بەرامبەر بە عنی نیشانی کوڕێکی بدەم یەکێک ڕای سپارد بوو مامۆستایەکەم ئەوەی جێگەی ناڕەحەتی بوو خۆشیشی تیا بوو وتبووی وەڵاهی ئەویانم بەدڵنی ئەوی تریانم بەدڵەوەتە منی تەڵەب کردبوو جا طبعا من هاوسەرگیریم کردبوو تۆزێک هاوسەرم ئەوەی چۆنەڵی ستۆپێکی پێکردوتم نا ئەمە پرۆسەیەکی پیرۆزە نابێ دەستبێنی تەڕێگەم ئەوە چۆڵی چیرۆکێکێتوانم تۆزێک ئەوە بوو بەزی تر چیرۆکی خۆشمان زۆر وەز لەبەر کەمی کات دەرفەت نییە گینا ئەوەت ئەمانە ئەوەشمانە کرد بە جارێک بۆ دوو گەنج ئەوەم کرد وتمەوە بابزانن بە یەکمان گاندون فی سەبیلیلە لە خۆشیەکانتانە دوعامان بۆ بکەن بەس لە شەڕەکان ئەیمان تالەبیر نەبێ بۆ کردومە هیچ قووەت و هێزێک پێم ناکە لەبەر خوانە بێ یەک ویستیان مکافە و ئەوە تم ئەبەت ئەوە من قبول ناکەم وەکو بەرتیلی لێدێ بەس ئەوەی کە جێگەی دڵخۆشیە ئەوەی کە حەدیثەکە فەرمووی دوو کەس بە یەک بگەێنێ وەکو ئەوایە هەموو ژیانی شەونێژ بێ داوای دلیلی کرد لە من دلیلی فەرمودەکە تۆزێک چۆنەڵی لەسەر ئەو بابەتە ئەها تێک گیران و دوای بوو بە نەتیجەیەکی زۆر عەجیبی لێ لەدایک بوو ئەوش تەقریباً یەکێک بوو لە چیرۆکەکان ینی بۆ ئەمەی کرد وتی ئەمە دلیلم بیتێ کاتێک کە دلیلم مایە بە نەس ئێستا بۆ خۆی الحەمدلله بە هەمان ستایل پڕۆژەیەکی جەوهری دەست پێ کردو بە هەمان ستایل کارەکە بۆ کاری هاوسەرگیری زۆر باشە یەکێک لەو جومگە هەستیارانی کۆمەڵگە مەسەلەی خێزانە خێزان لە کۆمەڵگەی کوردیا تا ئێستا تا ڕادێک بڵین باش هاتووە ئەوە بەهای جوانی تایە کولتوری کۆمەڵگەی کوردی بەهای جوانی تایە خاوەن بەها و قێمی ئەخلاقی خۆیەتی جا بەڕێزیشت سنتەرێکی ڕاوشکاری خێزانی داناوە لە ڕوانگەی چیەوە دەستت بۆ خێزان بردووە و چی پێشکەشی خێزان ئەەکەی بە خێزانی کوردی ئوستازە من ئەم سنتەری ڕاوشکاری کێسا دامەزراندووە هەڵبەت دوای کاری پەرلەمانیم بووە بەڵام لە کاتی کاری پەرلەمانیشما بە بەردەوامی مڕاجع و کەیسم هەر هەبووە لە بەرەی پیشەکەم ئەوە بووە بەردەوام سەردانی شەڵتەرەکان و تونند و تیژی بڕەبەراتی تونتوژیەکان و چاکسازی ژنان و مناڵان و چاکسازی گەوران و چاکسازی نۆجوانان و جگە لە کەیسەیەک لە دوایەکەکانی تر کێشەیەک لە دوایەکەکانی ترم قەیرانێک لە دایەکانە بەردەوام چۆنەڵی کێشە لەسەر هەڵداندایە 22 ساڵ من کارم لەسەر کێشە خێزانیەکان کردووە ڕێکخراوێکی NGOم هەبووە بە ناوی سای خێزان بۆ چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان نزیک بە 22 ساڵ من لە چوارچێوە ئەو ڕێکخراوە کارم کردووە وەستافێکی زۆر زیندوو و ماندوونە ناسب لەگەڵا بووە هەم شەرعزان هەم یاساناس هەم دەروونناس هەم کۆمەڵناس هەم ستافی ئیداری و بەندە سەرۆکی ڕێکخراوەکە بوو بۆیە توانم بڵم ئەگەر بڵم بەقیدەیان دادوەر و پارێزەر مڕاجعمان هەبووە بە ئەرشیفی گەورە مڕاجعمانە بۆ کێشەکانمان چارەسەر کردووە کەمم وتوە سپاس بخواوە چەند ساڵێکە ئەوەمان هەبووە لە کاری پەرلەمانی شار هەمە بە هەمان ستایل کارمان کردو بەڵام لە چوارچێوە پەرلەمانیەکەیدا لە دوای کاری پەرلەمانی بە گرنگ و زەڕورم زانی کە ئەو سنتەرەدا بمەزرێنم کە بەردەوام کە کۆمەڵگا خێزان تاکی خێزان ڕوبەڕووی کێشە کۆمەڵایەتیەکان دەبێتەوە کە جاری وایە فیتنە دەگاتە چڵەپە بۆ ئێمە دەست بە دەستکەوتەکانی خێزان بنەماکانی خێزان پیرۆزیەکانی خێزان بگرین من بەر لە کاری ڕێکخراوەیی و ڕاوێژکاریەش بەردەوام کۆڕ سیمینارات دیبیت خولی پێگەاندن و ڕاوێژکاری گەنجان و مناڵانیشم و چەندین نووسرا و بۆ نمونە توێژینەوەی گرنگم هەبووە لە چوارچێوەی توێژینۆم کرد لە بواری خێزان و لە بواری گەنج و لە بواری مناڵان هەموو ئەوانم هەبووەتە بەو ستایلش کارمان کردووە جگە لە بابەتی حەی بابەتی نووسینیشمان هەر بۆ خزمەتی تاکی کۆمەڵگا هەبووە بەدرێ ئەو سنتەری ڕاوێژکاری خێزانی ئێوە چی بۆ خێزان ئەکەن واتە ئەگەر خێزانی کێشەی هەبێ ئەنجا ئێوە ئەتوانن هاوکاری بکەن یا چۆن چۆلی چی بۆ خێزان ئەکەن ئێمە ئەمڕە ئەم سنتەرە پەروەردەییشە
لەگەڵەوەیە کە کێشەکان چارەسەرەکە سنتەرێکی پەروەردەیشە کە دامان مەزراندوو بە هەمان ستایلی کە باسم کرد بە کۆمەڵێک بۆ نمونە کەسی ئەکادیمی بەتوانە کە بەندەش سەرۆکی ئەو لیژنەیە ئەو دەستەیە بە هەمان ستایلی پێشوکارەکەین وە کاری پەروەردەیی و ئەویشمان لەگەڵیدا هەیە بە تەواوی کایەکانەوە لە بواری سیاسی، لە بواری تەندروستی، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری یاسایی، لە تەواوی بوارەکانە ئێمە تەوعیەی خەڵکی ژەکەین. کێشەکان هەمە چەشنن، ئێمە سوپاس بۆ خوا زۆرێک لە کێشەکان کە لە بینی ژیان و مەرگا ڕزگارمان کردوون، لە بینی کێشەی کۆمەڵاتی قوڵی بەرکەوتون دوژمنایەتی یا ڕزگارمان کردوون، زۆرێک لەوەی کە لە بینی هەڵۆشانەوەی خێزان و تەلاق و جیابوونەوەدا ڕزگارمان کردوون و ئەتوانم بڵێم ئەو دەستەیە کە لە دادگاکانە هەیە کە دەستەی سڵحە، ئێمە پێش ئەوەی بەدەستیان بگا بە دادگاکان و بگاتە ئەو دەستەی سڵح هەشتەوایی لە دادگا ئێمە کۆمەڵێک چۆنەڵی ڕێکاری خۆمان هەیە بە کۆمەڵێک فیلتەرا دەڕۆن کەیس هەیە 6 جەلسەی پێویستە، کەیس هەیە و کاتژمێری پێویستە، کەیس هەیە چەند جارێک لەگەڵی دادەنیشی تا دەگەیتە نەتیجە. سوپاس بخوا تا ئێستا لە مێژووی کارکردنمانە شتم بەبێ نەتیجە ئەوە نەکردووە. لەخوا بەزیابێ خات و بەدرێ وەکەوەی کە ئەو سنتەری ڕاوێژکاری خێزانێت دامەزراندووە، بڵاوترین کێشە لە هەرێمی کوردستان لە ناو خێزانەکانە چییە؟ زۆرترین بە کۆی گشتی ئامەکە ئاباس بکەین. بەشێکی زیاتر بابەتی قەیرانە کە بەرکەوتنی هاوسەرەکان ڕوو دروستە بێ، ئەوەی کە زۆر 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 جێگەی ئەسەفە، جێگەی خەمە، جێگەی نیگەرانیە، زیاتر بابەتی موادی خۆشبەرە کە ئێمە یاسایەکمان لە ساڵی 2020 یاسای ژمارەیەکی ساڵی 2020 خولی پێنجەی پەرلەمان دەرکرد، بریتی بوو لە 50 مادە، کۆمەڵک بەرگۆ مادەی زۆر باشیتیا بەداخەوە حکومت لە ئازیە بەجێکردنی ئەم یاسایە کەڕە هیچ لەو بابەتە گرنگانەی کە بەر بە ئەم لێشاوە بگرێ بە ئەم مەترسیە بگرێت جێبەجێی نەکردووە. یەکێک لەوانە کردنەوەی سنتەرێکە کە ئەمانە وەکو نەخۆش مامەڵیان لەگەڵا بکرێ و چارەسەریان بۆ بکرێ بە کەڵکی شیاندن بێن بۆ کۆمەڵگە. ئەمە بەشێکێتی. ئیتر کێشەکان متەنەویعن، جاری وایە کۆمەڵایەتی قوڵە، جاری وایە دوژمنایەتیە، جاری وایە خیانەتە، جاری وایە نەبوونی و نەداری و قەیرانە، جاری وایە لێکتێنەگەیشتنە، جاری وایە چۆنەڵی سەرگەورەکانن. بۆیە متەنەویعە کێشەکان هەمە چەشنن، بەڵام سوپاس بۆخوا لە هیچیانە چۆنڵی دەست و پێبەسترا و نەبووین بە فەزلی خوای پەروەردگار. سوپاس بۆ خات و بەدرێ ئیسماعیل، خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵمان نبووی. سوپاس بۆ جەنابی خواتان لەگەڵ بە هیوای کاتێکی خۆش.